ئایکۆنەکەی هەڵەبجە گۆڕەکەی دیار نییە. بە ڕادیۆیەکەوە دانیشتە بوو گوێی بۆ هەواڵی جیهان هەڵخستە بوو. پاژنی و کاتژمێر خۆی بوو بە گەرمترین هەواڵی جیهان، چونکە یەکەمین بۆمبی کیمیایی لە شارەکەی ئەودا کەوتە خوارەوە. عومەری خاوەر ئەو کەسەی کە وێنە و شێوازی شەهید بوونەکەی بوو بە ئایکۆنی شارێکی خاپورکراو، بەڵام تا ئێستاش گۆڕی ئەم پیاوە ونە و کەس نازانێت خۆی و کۆرپەکەی دەستی لەکوێ بە خاک سپێردراون. عومەر حەمەدساڵح ناسرا و بە عومەری خاوەر لە ساڵی 1934 لەدایک بووە. بنەماڵەکەی خەڵکی ناوچەی گەرمیان بوون لە شارەچکەی باوەنورەوە هاتوون بەرەو هەڵەبجە و لەوێ گیرساونەتەوە. لە نێو براکانیدا تەنها عومەر بە ناوی دایکیەوە بانگ کراوە. ئەوەی کە شاراوەیە لە ژیانی ئەو کەسەدا ئەوەیە کە عومەر شانۆکارێکی لێهاتوو بووە، پیاوێکی کۆمەڵایەتی خۆشڕوو بووە، لە گروپی هەڵپەرکێدا بووە و بەهاران لەگەڵ هاوڕێکانیدا ئاهەنگەکانیان گەرم کردووە. بەڵام بەهاری ساڵی 1980 ئەو بەهارە بوو کە دەرفەتی نەدا عومەر جارێکی تر لە ئاهەنگەکاندا دەربکەوێتەوە. بەڵکو لە دوای ئەو بەهارەوە هەر کە زوێنەکەی عومەر دەبینێت بەبێ ویستی خۆی دەکەوێتە ناو ماتەمین و پرسەوە بۆ 5,000 مرۆڤی خنکێنراو. لە عومەری خاوەر تەنها وێنەیەک بەجێماوە، چونکە گۆڕەکەی دیار نییە، وەک هەزاران شەهیدی تر لەلایەن بیانی و خوێشانەوە لە شوێنێکی نادیاردا بە خاک سپێردراوە. بەڵام ئەو وێنەیە توانی ببێتە پیشاندەری ئازاری شار و نەتەوەیەک بە جیهان و هەموو جیهان لە کاتی بینینی وێنەکەیدا وڵدەمێنن. وێنەکە لەلایەن فۆتۆگرافەرێکی ئێرانیەوە بە ناوی ئەحمەد ناتقی گیراوە. ئەو فۆتۆگرافەرە لەبارەی وێنەکەوە وتوویەتی لە پەنای دیوارێکدا پیاوێک بە جلوبەرگی کوردیەوە لە دۆخێکدا کە ڕوخساری خۆی بە جامانەتدا پۆشی بوو و منداڵێکی بچووکی لە ئامێز گرتە بوو، دیار بوو کە ماوەیەکی زۆر بەسەر شەهیدبوونی ئەواندا تێپەڕ نەبوو بوو. ئەوانم بینی ڕوخساری منداڵەکە ئێندە جوان و بێگەرد بوو کە وەک بڵێ لە خەوێکی شیرین دابێت، وەک منداڵێک کە پاش خواردنی شیری دایکی خەوی لێکەوت بێت. سەبارەت بەو کۆرپەی باوەشیشی کە یەکێکە لە دوو کوڕەدوانەکەی کە تەمەنیان چەند مانگێک بووە و ناویان ئەحمەد و محەممەد بووە، بەڵام تا ئێستا ئەوەش نازانرێت کە کۆرپەکەی باوەشی ئەحمەد یاخود محەممەدی کوڕی بووە.